باسی بابەتێکی گرنگەکەین لە بواری نەخۆشە دەرونیەکانە لە بواری گرفتە دەرونیەکانە ئەویش بریتێلەوەی کە ئایا چۆن کەسێک لەگەڵ گۆڕانی وەرزەکانە باری دەرونی بە ڕێکی بهێڵێتەوە باری دەرونی بە جێگیری بهێڵێتەوە چکە کۆزین وەکو زانراویشە بەشێکی گرفتە دەرونیەکان بەشێکی نەخۆشە دەرونیەکان گرفتەکەیان ئەوەیە کە لەگەڵ گۆڕینی وەرزەکانە هەندێکیان خراپترە بن لەگەڵ ڕۆشتنی زستان و هاتنی بەهارە هەندێکیان سەر هەڵەدانەوە ئەو کەسە ڕەنگە پێشتر گرفتێکی دەرونی هەبوو بێت چارەسەری پێویستی وەرگرتە بێ بەڵام کاتێک بەرەو باشیە ڕواوردەوردە دەرمانەکانی کەمەکاتەوە وردەوردە ئەو شتانەی کە پێویستە و کە پزیشکی دەرونی پێویستوە بەرەو کەمکردنەوەی بعد لەگەڵ گۆڕانی وەرزەکانیشە بەرەو خراپتر و خراپترەچێ جاومێ دەکەین کە تەندروستی دەرونی و جەستەیی کەستان خراپ نەبێ بەڵام بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر ڕێبوار حەمەغەریبمان کردووە کە پسپۆڕی نەخۆشە دەرونیەکانە دکتۆر بەیانیت باش بەخێر بێ بۆچی وەرزی بەهار بۆ هەندێک لە نەخۆشە دەرونیەکان وەرزێکی باش نییە گرفتەکە لە چیەوە هاتووە خۆی لە ڕاستیە ئەڵێ وەرزەکان هەمووی وەرزی خواهە بەڵام ئیتر مەزاجی مرۆڤە گۆڕێ زۆر جار بە جیاوازی مرۆڤەکان یعنی هەنێ جار کەسێکی ئەڵێ من حەزم لە هاوینە هەیە ئەڵێ حەزم لە بەهارە هەیە ئەڵێ حەزم لە بەفر و لە زستانە لەگەڵ پاییزاڵە من عاشقم و ئەوانە بەڵام لە ڕووی زانستیەوەی مە حاڵەتێکمان هەیە لە تەنگەژە دەرونیەکان کە پێوتێ خەمۆکی وەرزی خەمۆکی وەرزی یعنی بە وشەی ساد پێناساکرێ واتە seasonal affective disorder یعنی ئەو نەخۆشیە ئەو خەمۆکی کە لە فەسڵەکانە زیاکە لە فەسڵەکانە کاتێکە تیشتی خۆر کەمە بێتوانێ کە لە سەرەتای پاییز دەست پێکە تا کۆتایی زستان ئەم دوو فەسڵە هەر ناویان ناوە فەسڵی حوزن فەسڵی غەمباری و دڵتەنگی و بێتاقەتی لەگەڵەوەی کە وەکووتمان خەڵکێکەیە ئەڵێ من عاشقی پاییزم و کە گەڵازەردەکانە بینم میتر خۆشترین کاتەکانی ژیانمە و شعری زۆر لەسەرە و نانی هەیە شانامە و هۆنداوی بۆ باسەکە بەڵام ئەمە باسە زانستیەکەیە کە ئێمە باسەکەین هەشە لە بەهارە بێتاقەتە لە بەهار ئاڵێ من لەشم خاوە بێتوانێ بێتاقەتم فعلا کاریگەری هەیە فەسڵەکان لەسەر دەرونی مرۆڤ باشە خەمۆکی وەرزی نیشانەکانی چییە چۆن لە خەمۆکی تری جیا بکەینەوە بەڵێ ڕاستیەکەی خۆی بە پێی DSM-5 کە تازەترین مانوەڵی دەستنیشانکردنی نەخۆشە دەرونیەکانە کە باس لە خەمۆکی ئەکات و تەصنیفەکە خەمۆکی وەرزی کردووە بە جۆرێک لە خەمۆکی واتە ئەگەر ئێمە جۆرەکانی خەمۆکی باس بکەین هەیە لە دوای مناڵبوون تووشی خەمۆکی دێت ئەو ئافرەتانی کە پێوتێ خەمۆکی زەیستانی هەیە لە پاش ڕووداوێکی گرنگی ژیانی خۆی ڕووداوێکی کاریگەر بە ژیانی خۆی تووشی خەمۆکیێت ئەو پێوتێ خەمۆکی کارتێکراو بۆی ڕووداوەکەوانێ خەمۆکی گەورەمان هەیە کە هیچ هۆکارێکیش نییە کەسەکە تووشی خەمۆکیە بێ خەمۆکی وەرزیش جۆرێک لە خەمۆکیەکاندانێت تایدا کەسی توش بوو لەو فەسڵانەی کە باسمان کرد بە تایبەتی لە سەرەتای پاییز تا کۆتایی زستان هەز بە خەمباریەکە هەز بە دڵتەنگیەکە هەز بە لەشداهێزرانەکە واتە زۆر جار کەسەکەەوە هەستەکان نەخۆشی جەستەیی هەیە خەمۆکی وەرزی بۆ جاکرێتەوە کە نیشانە جەستەیەکانی زۆرترە کەسەکە لەشداهێزراوە بێت تەممەڵە بێ تااقەتی ئیشی ڕۆژانەی نییە کەسێکە دەوامی هەیە ڕۆژانە چێ بۆ داوامی خۆی لە وەرزەکانی تا هیچ کێشەی نییە کەچی لە وەرزانەی کە ڕۆژ کورتە بێتوانێ و شەو درێژە واتە تیشکی خۆرکەمە بێتوانێت هۆکارە ڕیسەکەش ئەوەیە هۆکارە ڕیسەکەش بۆ توشبوون بم لەشداهێزران و بێتاقەتی ئەوەیە کام کەسە تیشکی خۆر کەم بەریەکەوێ ڤیتامینەکان لە لەشیا کەمە بێ سیرۆتۆنین لە لەشیا دابەزێ غەمبارە بێ بێتاقەتە بێ تااقەتی داوامی ڕۆژانی نامێنێواتە بۆ جاکرێتوانێڵە من لە فەسڵەکانی تا چالاکم بەڵام لە زۆربەی ڕۆژەکانی ئەم فەسڵانەیە من لەشداهێزرا و تەممەڵم و بێتاقەتم و مەزاجم نییە و تااقەتی ئەنجامدانی چالاکیەکانی ڕۆژانی خۆشمم نییە هۆکارە ڕیسەکەوەک ئاماژەم پێکرد سعاتێکی بایۆلۆجی لە مشکی مرۆڤ هەیە ئەم سعاتە بایۆلۆجیە ڕێخستنی خەو و خواردن و تەنانەت پلەی گەرمی لەشی مرۆڤیش ڕێگەخە مرۆڤ وا با بڵین دروست بووە کە لە شەوا بخەوێت لە کاتژمێرە تاریکەکان لە ڕۆژە زیندوو بێ بە خەبەر بێ بە ئاگا بێ لە خەمۆکی وەرزیا پێچوان نابێتوانێت لە ڕۆژە خەواڵ و تەممەڵە بێ لە شەوا زرت و زیینەوە بێ لەبەرەوەی ئەو سعاتە بایۆلۆجیە کارتێکراوە بە تیشکی خۆر کە لە فەسڵەکانی پاییز و زستان تیشکی خۆر کەمە بێتوانێ ئەو کەسە هەست بە خەمباری و بێتاقەتی و لەشداهێزرانێکی زۆرەکە بۆیە بێ فەحسی ڤیتامینەکانیش بۆ خۆی بکا بە تایبەتی ڤیتامین دی و ڤیتامین B
ئەوانش کاریگەریان هەیە لەسەر زۆر گرفتە دەرونیەکان و لەسەر چالاکی جەستە مەبەستت بەڵێ بێگومان چونکە لە چارەسەرەکەی دیسانەوانە بەکارهێنێتەوە بە چارەسەرکردن بۆی لە تەشخیصکردنەکەشە هەنێ جار کە فەحسی ئەم ڤیتامینانە بۆم کەسانەکەی لە وەرزانەیە دابەزیەوە خۆی بێگومان بینەرانی بەڕێز ئەوانێکە ساگیان لێمانە لە ڕێی پێجی فەرمی کورساتەوە توان کۆمنتەکانیان بنووسن و ئێمە وەڵامی پرسیارەکانیان بۆ وەرگرین بەڵام دکتۆرەمەوێ پرسیاری ئەوەش بکەم بەڕاستی چێن ئەوانەی کە زۆر تووشی گرفتی دەرونیە بن تووشی زیاتر خەمۆکیە بن و لە هەمان کاتیشە ئەشێ کەسێک هیچ گرفتێکی تری نەبێت و ڕاستە خۆ توش بێت چکە خەڵکی ئەڵە من هەیە هیچم کەم نییە بۆچی بێتاقت بەڵێ لە ڕاستیا خەمۆکی پەیوەست نییە بۆی کە کەسێک گرفتێکی هەبێ یاخود مشکلەیەکی هەبێ لە ژیانیا ئەنج تووشی خەمۆکی بێت واتەوە جەناب فەرمووی بۆ هەیە کەسێ بڵێ خۆ من لە هیچم کەم نییە هیچ کێشەیەکیشم نییە ئەی بۆ تووشی خەمۆکی بووم بۆ بێتاقەتم نەخۆشی خەمۆکی وەکو هەموو نەخۆشیەکانی تر لە مرۆڤە هۆکار و کارلێکە کیمیاییەکانی مێشکی مرۆڤ ڕۆڵێکی سەرەکی هەیە لە توش بوون واتە تۆ بۆی بە ئاسانی بینەران لێمان تێبگەن کەسێک کە کیمیای مێشکی دابەزێ ئەو مادەی کە پێوترێت سیرۆتۆنین کە هۆرمۆنی دڵخۆشی پێوترێ عەرەبەکان پێڵێن هۆرمۆنی سەعادەت هەپینس هۆرمۆن ینی هەر بە ناوەکەی خۆی وایەتە دڵخۆشی بە مرۆڤ بەبەخشێ ئەم هۆرمۆنە بەرپرسە لەوەی کە کیمیایەکە لە مێشکا خواوای دانەوە کە تۆ دڵخۆش بکە بە هەر هۆکارێک بێ کەمە بێ مەرجنیە خەمبت هەبێ لەوەی کە زەرەرە کردووە لە کەسابەتا یان کەسێ دڵی شکانوی یان خەمباری بۆی هۆکارێکی کۆمەڵایەتی نا بەبێ هیچ هۆکارێکیش بۆی هەیە ئەمە دابەزێەوە کووتمان لە خەمۆکی وەرزیە هەر لە کەمبوونەوەی تشتی خۆر هەر لەوەی کە ئەم کەسە ڤیتامینەکانی لەشی ناڕێکە بۆی هەیە تووشی خەمۆکی بێت لەبەرەوە بەڵێ بێگومان هیچ هۆکارێکیش نەبێ کەسێک تووشی خەمبارێ بێت تووشی دڵتەنگیە بێت باش ئەگەر ئێستا کەسێک بینەری ئەم بەڕامەیە و بەڕێزت بێ چۆن هەست بکە پێویستی بە پزیشکی دەرونیە نیشانەی خەمۆکی نیشانە سەرەتایەکان چین کە ئەکرێ خۆی چارەسەریکە نیشانە توندەکان چین کە ئەگەر ئێستاچی کاگەدار بکەینەوە کە بە زووترین کات سەردانی پزیشک زۆر جوانە بەڕاستیان یەک نیشانە لە خەمۆکی بەگشتی و لە خەمۆکی وەرزیشا بە تایبەتی سادە و ساکارە ئەکرێت کەسەکە بە هەنێک ڕێنمایی خۆی چارەسەرکە بەڵام کە گەیشتە حاڵەتێکە ئیتر بۆ نمونە کار لە ژیانی ڕۆژانەی ئەەکەم کەسە داوامی پێ ناکرێت ینی زۆربەی زۆری ئەوانی کە تووشی خەمۆکی وەرزیەن ئەڵێ لە هەموو ساڵێکە من لە هەمان کاتە تووشی دڵتەنگیم لە هەمان کاتیشا کۆتایی پێێت ئەمە یەکێکە لەوانی کە خۆیان ناسنەوانێ ئەو نیشانانی کە خۆی پێ ناسێتوانێت ئەکرێ بەمە دەستنیشانی خۆی بکات چونکە چەند ساڵێک دووبارە ئەبێتوانێت خەمۆکی وەرزی لەم کەسەیە و ئەزانێت کە ئیتر کاتەکانی ئەو بێتاقەتەوە وەکو ئاماژەشم پێکرد بە زۆری لەو دوو فەسڵەیە بەڵام بۆی هەیە لە فەسڵی بەهاری شابێ ینی من نەخۆشی خۆم هەبووە کە باسی کردوێتی دوکتۆر من هەموو ساڵە لە وەرزێکە دڵتەنگ و بێتاقەتم خۆم پێشی کەوتومتمە ئەزانم لە پاییزانە دەست پێکا و لە زستانیشا چونکە تشکی خۆشکەمەوە توێتی وەڵام من دوکتۆر لە هاوین وام لێ یان لە بەهار وام لێ ینی بڵێ بۆی هەیە کەسەکە لە فەسڵێکی تری ساڵیشا کە تشکی خۆریش هەیە کە ڕۆژیش ئەوە بۆی هەیە هۆکارێکی تر بێ هۆکاری تری لە پشتۆ بێ جا لەو ساعتە بایۆلۆجی کە ئاماژەمان پێکرد کە بۆی هەیە ڕێکخستنی کاتەکانی خەوتێک بە پلەی گەرمی لە شتێک بە حتا ڕێخستنی هۆرمۆنەکانی کە لە لەشی مرۆڤ لە مێشکەوە ئەڕێژە و کۆنتترۆلی لاشەکە ئەوانە تێک بە هۆکاری تری لە پشتەوەیە بۆی هەیە لە فەسڵەکانی تریشا لە بەهارە کە ئێستا بەرەو بەهارە چین و دنیا سەوز و خۆشی دەستپێکە بۆی هەیە کەس هەبێ بڵێ من لەم فەسڵیا دڵتەنگ و بێتاقەت بەڵێ بە زەمانی نیشانەکان بە وردی بزانمەوەتە جگەلەوەی کەسێک تااقەتی کارکردنی نیە چیتر هەیە ئایا گریانە بەڵێ هەست بە دڵتەنگی و بێتاقەتیەکە و بۆی هەیە بەبێ هۆکارێکی دیاریکە و دەست بکە بە گریانی بێ تااقەتی چالاکی کۆمەڵاتیەکانی نامێنێ لە کاتێکە ئەو تاموچێژی لێبینیوە پێشتر لەگەڵ هاوڕەکانیا لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵ ێژین ئەندامانی خێزان دڵخۆش بووە پێکەنی و ئێسان پێکەنین و دڵخۆشی نامێنێ و هەستی پێکەن دەوروبەرەکەی کە تۆ جاران قسەی خۆشە بۆ جێڕاینەوانێت جاران مەزاجێکی باش دەبێت ئەو مەزاجت نەماوە خۆی بەڵێ لەوانم نامێنێ بەڵام خەمۆکی وەرزی کەم سەرکێشێ بۆ ئەوی کەسێک بیر لە مردن بکاتوانێت لە خەمۆکە تونگ و تیژەکانی ترە هەمانە وەک جەناب دوتە و نیشانە تونگ و تیژانی کە کەسێک گوالەکە لە هەر ئەبێ چارەسەری خۆی بکە کە بیری مردنی بۆ هات کە خۆشیەکانی ژیان لە بەرچاوی ڕەش بوو واتە ڕەشبین بوو هیچ ئومێدێکی بە ژیان نامێنێ بیر لە مردن نکاتەوە هەنە جار سەرکێشە بۆ هەوڵی خۆکوشتن ئەوانە بەڕاستی ئیتر مەجای ئەوەیان نیە بڵێ
خۆم چارەسەریەکەم یان کەسی قسێکی خۆشم بۆکە یان ئەچم گوێ لە مۆسیقایەکە گرم یان گوێ لە قورئانە گرم زۆر جار خەڵک وازانێت بەم شتە سادە و ساکارانە خەمۆکیەکە کۆتایی پێدا ئەو چەندها چەند هەنگاوێکە کە ڕەنگە نیشانە کەمەکان لابەرێ کە نیشانە تونند و تیژەکان هەبوو ئەبێ سەردانی پزیشکی پسپۆرت بکە ئەبێ چارەسەری پێویست بەکاربێنێت. زۆر باشە کۆمنتێکات وڵە یادی خوا بکەن بۆی بێتاقەت نەبن جامە بەستەکەی من ئەڵێ یادی خوا بکەن بۆی خەمبار نەبن بێتاقەت نەبن ئەمێ بزانم پەیوەستبوون بە ئاینەوە تا چەندێک ڕێخۆشکەرە بۆی کە کەمترە و کەسە تووشی بێتاقەتی و خەمۆکی بێ ئەمە یەک لە هەمان کاتە کەسێک کە پەیوەستی ئاینی هەیە مەرج نییە توش ببێ بەم گرفتە دەرونیانە یاخود چۆنە لەخۆی لە ڕاستە لە پرسیایی دووەمەوە دەست پێ بکەم من مامۆسای ئاینی هەبووە کە هاتووە بۆ لام و خەمبار و دڵتەنگیش بووە کە مامۆسایەکی ئاینی با بڵێن ناسرا و دیاریش و زۆر ئیمانداریشە نەخێر پەیوەست نییە پەیوەندی بە ئیمانەوە نییە نەخێر بڵێن کەسێک کە ئیمانی هەبێ ئیماندار بێ نوێژەکانی بکە گوێ لە قورئان بگرێت تووشی خەمۆکی نابێ نەخێر شتیوانیە یعنی کەسێک کە ئەمانش بکە بۆ هەیە تووشی خەمۆکی پێچەوانەی دینیش نییە قسەی بەڕێز نەخێر جاوە لە پرسیاری یەکەمە ڕوونکردنەوەکەمانەوەیە کە ئاین هەمیشە پاڵپشتە بۆ دەرونی مرۆڤ هەمیشە خاڵێکی پۆزتیڤە یعنی کاتێک کە ئەوە هەر لە زمانی ئینگلیزی پێڵین فەیث تێراپی واتە چارەسەری ئیمانی چارەسەری ڕۆحی یعنی مرۆڤ ئەکرێت بە سێکوچکەی جەستە و دەروون و ڕۆح جیاوازە لە نەفس جیاوازە لە دەرونی مرۆڤ ڕۆح ئەو لایەنە پەنهان و شاراوەی مرۆڤە کە خۆی هەستی پێکە درکی پێکە کە بە هەنێک تەقس بە هەنێک با بڵێن پراکتیزکردنی لایەنی ئاینی چ ئاینی ئیسلام بێت چ ئاینی مەسیحی بێت هەر ئاینێک بە کە خۆی بۆ خۆی هەڵبژاردووە هەست بە ئاسوودەی دەروونەکە هەڵبەتە ئێمە لە کۆمەڵگەیەکی موسڵمان هاین کەسە ئایندارەکان ئیماندارەکان بڕوادارەکان بە گوێگرتن لە قورئان ئاسوودا بێ بە گوێگرتن لە کەسێک کە ئامۆژگاریەکی باشی بکە ئاسوودا بێ بەس ئەمە مانای نییە خەمۆکیەکەی چارەسەرە بێ وەکو ئاماژەم بۆ کرد ئێمە بە دەیان جاریان من دەیان کەس و هاوڵاتی خۆشەویست و کەسی ئیمانداری خۆشەویست کە سەردانی منەکەن ئیماندارە نوێژی شەکار ڕۆژوژەگرێت تووشی خەمۆکی گەورەش دێ تووشی ئەوژە بێ کە بیر لە خۆ کوشتنیش بکاتەوانێ ئەوە ئەبێ چارەسەر و عیلاج و دەرمان بەکاربێنین چونکە کیمیای مێشکی گۆڕانکاری بەسەر هاتۆ ئەبێ دەرمانەکە بۆ کۆرسێکی دیاریکرا بۆ ماوەیەکی دیاریکرا بەکاربێنێ لەگەڵ ئەو هەنگاوانی کە ئێمە ناومانەوە هەنگاوە سەرەتاییەکان کە ئەکشێ لە ماڵەوە ئەنجامی بە بۆ خاوکردنەوەی دەرونی خۆی بۆ ئەنجامدانی ئەو ریلاکسیشن تەکنیکانە واتە ئەو تەکنیکی خاوبوونەوەی کە دەرونی مرۆڤ ئاسووداکە کە بۆی هەیە لەوانە گوێگرتن بێ لە قورئان گوێگرتنە لە مۆسیقایەکی خۆش گوێگرتنە لە گۆرانیە کە ئاسوودەیی پێبەخشێ تەمەشاکردنی فیلمێکی خۆشە کات بەسەربردن لەگەڵ ئەندامانی خێزانەکەی چوونە دەرەوە و چوونە گەشتە و بەسەربردننی کاتێکە کە خۆی پێخۆشەوەکو وەرزشکردن لە ڕۆژە هەنێک جوڵە و تەکنیک کە هەنێجار ڕێکخراوە پێوترێ تەمرینی یۆگا ئەوانەی کە تەکنیکەکانی خاوبنەوەی دەرونی لە یۆگایە ئەبینەوانێ ئەکرێ ئەوانە ئەنجام بە و ئەکرێ مدیتیشن بێ واتە تەئەمول واتە چڕکردنەوەی مێشکی مرۆڤەکە بیرکردنەوەی مرۆڤەکە لەسەر ئەو ڕووداوانی کە ئاسوودەی پێبەخشن لەگەڵ گوێگرتن لە هەر شتێک کە ئاسوودەیەکە وەکوتمان ڕەنگە بابەتێکی ئیمانی بێ ڕەنگە بابەتێک بێ مۆسیقاش بێ هەمان چێژ بە ئینسانەکە ئەبەخشێ کەواتە پرسیارەکەوا لە بکەین بڵێ باوەڕ و ئیمان بە هەمیشەیی پشتگیری لایەنی دەرونی مرۆڤەکە ئەکەن ئەکرێ باوەڕێکی بەهێزی هەبێ و دەرونێکی ئارامی هەبێ بەڵام باوەڕداری مانایوانیە کە تووشی تەنگەژەی دەرونی نابێ و تووشی خەمۆکی نابێ بۆ هەیە تووشی نەخۆشی دەرونی بێ بەڵێ چارەسەریشی هەیە و خۆشبەختانە خەمۆکی لەو نەخۆشیانەیە کە چارەسەری هەیە کاکتۆر ئاوازیانی وە زۆر جار هاوڵاتیان نازانێ وەزانێ ئیتر کە تووشی خەمۆکی یان لەناو خەڵکاکاڵە کە ئابەم هەیە وەزانێ ئەمە بەبێ چارەسەر ئیتر هەتاوە ئەمێنێتەوە بە پێچوانەوە یەکێک لەو نەخۆشیانەی لە دنیاە چارەسەری پێویستی هەیە و نەتیجەیەکی زۆر باشی هەیە لە مرۆڤە نەخۆشی خەمۆکی باشە بەڵام وەک بەڕێزت باست کرد و هەندێک لە ئەو حاڵەتانش باسەکەن کە دووبارە و سێبارە بێتەوە ئەم حاڵەتە قسەکەی من ئەوەیە چۆن ئەو کەسانە خۆیان ڕابێنن بۆ دووبارە بوونەوەی ئەم حاڵەتە یاخود دایم لە ترس و گومانابن لەوەی کە دوای چارەسەرگرتنە شێوایان لێبێتەوە هەر خەمۆکی وەرزیش کە ئێمە بابەتی ئەمڕۆمانە جا لە خەمۆکیەکانی تریش بەڵێ بۆی هەیە بە تەواوەتی چاک بێتوانێت و کەسەکە سەر هەڵ نەیاتوانێت ئەگەر چارەسەری پێویستی وەرگرت بە پێ ئەو نیشانانەی کە ئاماژەمان پێکرد تونند و تیژەکەی هەنێک لە تەکنیکەکان کە خۆی توانێت بەکاری بێنێ ڕێنمایکاری دەرونیمان هەیە چارەسازی دەرونی کە کۆرسی تایبەت بە خۆگونجاندن لەگەڵ بارودۆخە نەگونجاوەکانە فێرەکرێت یەکێک لەوانە کۆرسی تایبەت بۆی کە لە کاتی خەمۆکی وەرزیا چی بکە یعنی دیزایانی ژوورەکەشی بۆ گۆڕ ئەو کەسێک کە شوێنی ئیشکردنەکەی لە شوێنی داخراوایە ئەبێ لای پەنجەرەوە دەوام بکە یەکێک لە ئامۆژگارەکانەوەی لە وەک چۆن جەنابەت پەنجەرێک لە پشتەوە و
تیشکی خۆر هاتوۆتە ژوور و سەوزایی ئەبینی داوامەکەی لە شوێنێکی وایە بێ ئەکرێ داوا بکات لە مدیرەکەی بۆ منە مۆزەفێکە لە دایرێک بڵێ من ئەو حاڵەتەم هەیە پشتڕاست برێتەوە بە تەقریری دکتۆر باشە لە ژووری داخراو نەبم لە ژوورێکا من کە پەنجەرەی تیابێ واتامانە کۆمەڵێک ڕێنمایان کاکرێ بە کەسەکەی بیت و ڕزگاریە بێ وایدە بۆ هەیە ساڵی ئایندە لە هەمان کات و لە هەمان وەرزە خەمۆشیەکەی بۆ نەکەڕێتەوانێ گۆڕینی ستایلی ژیانی ڕۆژانەی خۆی هەرێک چالاکی جەستەیی هەیە کە وەرزشی تەمارینی سویدی پێوەجێ کەس لە ماڵەوە توانێت ئەنجامی بە بەس نایزانێ فێرەکرێ ئەڵە کۆمەڵێک جوڵەی جەستە هەیە ئەمانە ئەنجام بە وەکو ئاماژەشم پێکرد ڤیتامینەکانی ئەنی هەر کاریگەریە لەسەر چارەسەرکردن کەسێک لە ماڵەوە هەر لەسەر مێزەکەی خۆی ڤیتامین دی ڤیتامین B زینک ئۆمێگا 3 ئۆمێگا 3 واتە زەیتی ماسی واتە ڕۆنی ماسی کامانە هەیە پێیانەوتێ OTC واتە ئەو دەرمانانی کە ئەکرێ لە ماڵەوە هەموو مرۆڤێک هەیبێ لە سەیدەلیەکان ئەکرێ هەر لەسەر داواکاری کەسەکە وەربگیرێ ئەوە با بڵێن دکتۆر دەرمانسازەکان ئەزانن پێویستی بە ڕەچەتەی پزیشکیش نییە بەڵام بزانێت تەبعاً هەر لە خۆیەوە نەچێ بڵێ یعنی ئەو ڤیتامینەکانی هەمووی باش بێ بەسەر بڵێ با قوتوێ ڤیتامینیش بخۆم نا بێگومان وانە بۆیە باشتر وایە کە پزیشکێکی پسپۆر بینی بێتی ئەو فەحسانەشی کردوێت لە کاتی خەمۆکی وەرزیە بە تایبەتی ڤیتامین دی و ڤیتامین B3 و B9 بە تایبەتی تەنانەت B12ش چونکە کاریگەریان هەیە لەسەر تازەکردنەوەی خانەکانی مێشک کاریگەریان هەیە لەسەر هەنێ خۆراک یعنی سەوزیەکان ئەوانەی کە گەڵای سەوزن سپێناغ زۆر باشە لەو خواردنانەیە کە لە خەمۆکی وەرزیە کاریگەری زۆر باشی هەیە چونکە با بڵێن ئەو خواردنانی کە تریپتۆفانی تایە دواتر لە لەشی مرۆڤەکە ئەبنەوە بە سیرۆتۆنین ئەوانەی کە پەنیرە خۆشیانەکەن زۆر باشە بەڵێ دڵخۆشە بن سەوزی گەڵا سەوزەکان بیبەری سەوز سپێناغ فاسۆلیای تەڕ ئەوانەی کە ئەکرێ بەشلە ئەمانە دەوڵەمەندن بەو مادانێک کە ڤیتامینەکانیشان تایە بیەکانیان تایە و تریپتۆفانیشان تایە ئەم مادانە لە گۆشتیشە ئەکرێ کەسەکە چەند غرامێک ڕۆژانە خۆی ڕابێنێ کە گۆشت بخوا بە پێچوانی ئەوانەی کە لە هەنێک خواردناڵێ گۆشت نەخۆی باشە و زیانی هەیە و نەخێر تاوان بەو ڕجیمە تایبەتانی کە کەسەکە زیاخۆری تیانەکە ئەمانە دەوڵەمەندن بەو مادانی کە دڵخۆشی دروستەکاتەوە لە داهاتواتە خواردنیش بەشێکی چارەسەری خەمۆکیە بێگومان ئەو ڕێنمایەکانە کە ئەرزم کردی ئەکرێ ئەو کەسە جێ بۆ ئەم ڕێنمایانە بگرێ لەلای ڕێنماییکارێکی تایبەتی دەرونی کە بە زۆری لەگەڵ پزیشکە دەرونیەکان کارەکەن کۆرسێکی تایبەتی بۆ دانێکەی تر ساڵی ئایندە پارێزراوە بێ لە خەمۆکی وەرزی زۆر باشە کەواتە ئومێ دەکەین کە هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن سپاس بۆ دکتۆرە بوار بۆ ئەو هەموو ئامۆژگاری وردەکاری کە لەسەر خەمۆکی وەرزی داینێ ومێدم سەلامەتی بە ڕێزیشتە دکتۆرە بوار